شاسوار عەبدولواحید چۆن فێڵی لا دادگا کرد؟ بۆچی سزادانی شاسوار عەبدولواحید دواکەوت؟ چێ هۆکار بووی لە دواکەوتنی بڕیاری دادگا؟ سزادراو چەندین فێڵی یاسایی کردووە بۆ دواخستنی بڕیاری دادگا. مێژووی دۆسیەکە دەگەڕێتەوە بۆ 6 ساڵ پێش ئێستا. لەو 6 ساڵەدا لە 2 دادگا تاوتوێ کراوە. پارێزەرەکانی سزادراو توانیان سەرکەوتوو بن لەوەی بڕیاری دادگا دوا بخەن. ئەو دواخستنەش لە ئێستادا بۆ بەرژەوەندی سزادراو بەکاردەهێننەوە. دەستگیرکردنی شاسوار عەبدولواحید ڕووداوێکی چاوەڕوانکراو بوو لەبەرەوەی چەندین دۆسەی جیاوازی لەسرە، وەک فێڵکردنی بازرگانی، دەست بە سەراگرتنی پارەی خەڵک لە پشکەکانی جاڤیلاند، ناوزڕاندن و هەڕەشەکردن و فێڵکردن، جێبەجێکردنی بڕیاری دادگا بە دەرکردنی سزایەکی نوێ پەردەی لەسەر دۆسێکی کۆن هەڵدایەوە. بەڵام وەک هەمیشە شاسوار عەبدولواحید و لایەنگرانی بە بابەتێکی سیاسی ناوی دەبن، بۆ ئەوەش کاتی سزاکە وەک بەڵگە دەهێننەوە. بەڵام لە ڕاستیداوە سزادراو بووە کە بڕیاردانی لە دۆسیەکەی دواخستووە. زۆرێک لە خەڵک بیریانەکە لە 21 و 22 نیسانی 2019دا ژمارێک پەرلەمانتارینەوەی نوێ دژی ئەو بازرگانە وەستانەوە. لە ڕۆژی 24 هەمان مانگدا شادی نەوزاد و سیروان بابان، دوو پەرلەمانتاری جوڵانەوەکەی بوون، لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ئاشکرایان کرد کە هەڕەشیان لێکردوون ئەگەر بێدەنگ نەبن. ڤیدیۆ وێنەی دەستکاری کراوی نەشیاویان بڵاو دەکەنەوە. دوای ئەوەش لە 15 ئایاری ئەو ساڵەدا دادگا فەرمانی دەستگیرکردنی بۆ شاسوار عەبدولواحید دەرکرد. ڕۆژێک دواتر شاسوار عەبدولواحید خۆی ڕادەستی دادگا کرد. 14 ڕۆژ ڕاگیرا و دواتر بە کەفالەت ئازاد کرا. دۆسیەکە لەو کاتەدا لە دادگای لێکۆڵینەوە بوو بە گوێرەی زانیاریەکان لە ساڵی 2021. دۆسیەکە ڕەوانەی دادگای کەتنی دوی سلیمانی کراوە. دادوەر وەک هەر دۆسیەیەکی دیکە مامەڵەی لەگەڵ کردووە. بۆ بڕیاردان چەندین دانیشتنی ئەنجام داوە. پارێزەرەکانی سزادراو وەک فێڵێکی یاسایی بەردەوام دەستیان بە دۆسیەکە کردووە، چونکە دڵنیابوون لەوەی کە شاسوار عەبدولواحید سزا دەدرێت. هەر بۆیە چەند جارێک بە بیانووی گەشت و نەخۆشی و نەهاتن و گۆڕینی کەفیل و گۆڕینی پارێزەر دۆسیەکەی دواخراوە. کۆتا جار دادگا بۆی سەلما کە سزادراو دەیەوێت دۆسیەکەی دوا بخات. هەر بۆیە سزای 6 مانگ زیندانیکردنی بۆ دەرکرد. بڕیاریدا و 14 ڕۆژەی کە سزادراو لە ساڵی 2019دا با ڕاگیراوی بەسەری بردووە لە سزاکەی کەم بکاتەوە. ئێستا شەموان چاوەڕوانی چەسپاندن یان هەڵوەشانەوەی سزاکەن. بەڵام ڕێگایشی مەترسیدارتر لە بەردەم و سزادراوەدا هەیە لەو دۆسێش ڕزگاری ببێت. دەکرێت لەسەر دۆسیەکانی دیکە سزا بدرێت.